سلامێک گەرم و گەرمتر لە هەمیشە بۆ بینەندەگەل و شنەوەندەگەلی عەزیزمان کە بەرنامەی ئێمە ئەبینن لە گەڕیان میدیا بەشی ڕۆژهەڵاتیەکان بە ئەوەی کە نزیکە و نۆرۆزە و ساڵ تازەی کوردی تێت و پێشوازی لەکەین ئێمە بەخاتر تەدارکاتێ نۆرۆزی بەرنامەکانمان فعلەن تاحتێڵ کردە و متاسفانە نەمانتانی نە ئەم پەنجشەمە لە خەمەت ئێوەی ئازیزابین نە پەنجشەمەی ئایندەش لە خەمەتاناوین ئیشەڵا دوای نەورۆزتین ماڵەکانتان ڕەنگین و سەنگین های نەخەمەتانە ئیسەیش گۆزیدێک لە گۆرانیوێژە ئازیزمان کە ئەوەڵین کەسەکە مێمان بەرناممانەوێت لە ساڵ تازەی کوردیە تەقدیمتانەکەی فەرمونون با گوێشکەیەکمان بێت لەو ئازیزمانە کاکە قارەمانی ڕۆژهەڵاتی. ئینشەڵا بەدڵتان بوو بێت ئێمە حەزمان کرد ئەم هونەرمەندە عەزیزە بشناسن دەنگی بژنەون
تا بەرنمەیەکی تر ساڵ تازەی کوردی تینە خەمەتان خوا حافظ کرایەکتان هیوادارم بەرنامەکان ئێمەتان بەدڵ بێ.